هەڵگورتوە حوڵا پسپۆری هەناوی و دڵ دەکەم کە ڕاستەخۆ لە هەولێرەوە میوانی ئەمەیە دکتۆر سلااوت لێبێ و بانیدار زۆر سپاسبووی لە بانیز باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشداری دەمەوێت دەستپێکی پرسیارەکانمان بۆ بێ کە شیکردنەوەیەک سەبارەت بە هەر سێ لەم نەخۆشیە بۆ ئێمە بکەیت چی شەکرێ بێ سەخت و دڵ و پەیوەندی نێوانیان چۆنە. سڵاو بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس. بەخۆی ئەوانە کۆمەڵێک نەخۆشینە پێیان دەڵێن میتابۆلیک سیندرۆم. خۆی دەبینێتەوە لە قەڵەوی زیادبوونەوەی ڕێژەی شەکر ڕێژەی چەوری لە لەشدا دەرەنجام ئینسان بەهۆی سستی جوڵە تەمبەڵی وەرزش نەکردن زۆر خواردن وای لێ دێتن کێشی لەشی قورس دەبێت کە قورس بوو زۆرتر حەز لە خواردن دەکا بە تایبەتی ئەو شەکر و چەوریانەی کەوا زۆر خێرا دەمژرێتن دەرەنجام وای لێ دێ کەڵەکە دەبێتن لە جگەر ناتوانێت مامەڵی لەگەر بکە و جوان دەرهاویشتیان بکە و فڕیان داتە دەرێ و جوڵەشی ئەوەندە کەمە ئەوەندە وزە سەرف ناکە ئەو تاقەی کەوا وەری دەگری ڕۆژانە سەرفی بکاتن بۆیە لە لەش کۆ دەبێتەوە. ئینسان دەبێت بەڵانسەکی ژیانی وەربگرێتن چەند تاقە وزە ATP وەردەگرێت دەبێت ئەوەندەش سەرفی بکە. بەداخەوە ئەمڕۆ جوڵە زۆر کەم بوویتەوە ئیدی دەرەنجام وای لێ دێتن کێشی لەش زیادەکە کە لە حەدی طبیعی خۆی دەرچوو وای لێ دێتن دەبێتە هۆی ئەوەی کەوا چەوریەخانەکان زۆر بن لە نێو لەشی مرۆڤ هەتا لە جگەر دەنیشێت لە پێشەوەی سک دەنیشێتن ئینسان کەمەری گەورە دەبێت دواتر لە نێو مولولەکانی خوێن دەنیشێتن ئەوەندە مولولە خوێنەکان تەسک دەکاتەوە کاریگەری نەرێنی لەسەر خوێنبەردن لە بۆ بەشەکانی لەش دەباتن. شەکرە لە لەش بەرز دەبێتەوە چونکە مادەی ئینسۆلینمان هەیە لە پەنکریاس دەردەدرێتن هەوڵدا وەکو حەمباڵێک شەکر بگوازێتەوە لە بۆ ماسوولکەکان تاوەکو بیسووتێنێ شەکر بگوازێتەوە لە بۆ مێشک بەڵام ئەو ئینسۆلینەش حەدێکی دیاریکراوی خۆی هەیە توانایەکی مەحدودی هەیە لەو سنوورە تێپەڕی لەو حەدە تێپەڕی زیاتر ناتوانێت شەکر بگوازێتەوە ئەو کەسەش بەردەوام شەکر وەردەگری جوڵەی ناکە ماسوولکەکانی بەرکار ناهێنێتن دەرەنجام شەکرەکە کەڵەکە دەبێت لە ناو خوێن ئەوانەش ژەهرن هەرچی شەکرە ژەهرێکی زۆر کوشندەیە لە نێو لەش لە نێو خوێن کە کۆ دەبیتەوە لەگەری چەوریەکانە کەوا زۆر ژەهراوی دەکا بەڕاستی لەشی مرۆڤ لە بەرامبەری خوێیەکانی چەشت خۆی سۆدیۆم کلۆراید بە هەمان شێوە هەمویان وا دەکاتن بەیەکەوە سیستەمی ڕێکخستنی لەشی مرۆڤ تێک بدات مولولە خوێنەکان گرژ دەبێت دڵ خێرا لێ دەداتن ئەو ئینسۆلینەی لە لەشی مرۆڤ هەیە بەشی ناکات جگەر پێڕان ناگاتن ئەو ژەهرە کەڵەکە بوانەوە لە ناو خوێن پاکاتەوە دەرەنجام فشاری خوێن دروستە بێ دواتر شەکرە دروستە بێ ئەوانە کاریگەری نەرێنی زیاتر دروست دەکەن چەوریەکان بەرز دەبێتەوە وای لێ دێتن مولولەکانی خوێن دەگریتن لە مێشک لە دڵ لە گورچی لە سز دەبێت لاواز دەبێت کاری خۆی پێ ناکرێن خوێی یوریک ئەسید داولمولوک زولال لە نێو لەش کۆ دەبێتەوە هۆی برینداربوونی ناو پۆشی مولولەکانی خوێن ئازاردانی ناو پۆشی دڵ دەرەنجام نۆرەی دڵ زەبحە سەدریا نەخۆشەکانی دڵ و یان نۆرەی مێشک و جەڵتەی مێشتیشی لێ دەکەوێت زۆر باشە دانە باسی هەر دانەیەکیانەکەین دکتۆر بەڵام ینی ئەمە زۆر جا ئەم حاڵەتانە بێکەوە ئەبینین کەسێک لە کەسێکە پرسی ئەڵێت زەخت و شەکرەم هەیە بۆچی ئەم دوانە نابیان بەیەکەوە دێت یعنی دەشێت لە حاڵەتێکدا شەکرە ببێت بە هۆکاری زەخت ببێت بە هۆکاری شەکرا پەیوەندی نێوانیان چییە؟ بەڵێ بەخۆی زۆرن ماشاءالله بەردەوامیش لە زیادبووندانە لە نێو کۆمەلگا ڕێژەی دروستبوونی زەخت فشاری خوێن یەکجار زۆرە لە هەموو جیهان ئەوەش هۆکارەکەی وەکو گوتم زیاتر پەیوەندی بە تەمبەڵی جوڵە نەکردن و زۆر خواردنی شەکر و خێو چەوری هەیە شەکرەش بە هەمان شێوە دەرەنجامی قەڵەویە شەکرەی جۆری دووەم کەوا زۆر شایع و بڵاو لە نێو کۆمەلگا پەیوەندی ڕاستەوخۆی بە قەڵەویوە هەیە کەسێک کەوا شەکرەی هەبێ بە زۆری خوێ زۆر دەخوا شەکر زۆر دەخوا چەوری زۆر دەخوا قەڵەوە ئەوانەش هەمان فاکتەرن بەوەی کەوا فشاری خوێن زەختیش دروستەکە لەبەرەوەی زۆربەی نەخۆشەکانی شەکرا زەختیشیان هەیە بەخۆی زەخت زۆر بڵاوە زۆر شایع لە هەندێک کۆمەلگا نزیکەی نیوەی خەڵکی پێگەیشت و ئەدەڵ تووشی فشاری خوێن بووینە بەڕاستی یەکجار زۆرە هەر ئەو کەسانەشن لەوانەیە معڕەز بن لە بۆ نەخۆشی شەکرە
بە پێچوانەشەوە گەر سیر بکەین ئەو کەسانێکەوە شەکریان هەیە نەخۆشی سوکەریان هەیە وەکو گوتم تەمبەڵن وەرزش ناکەن جوڵە ناکەن قەڵەون چێشی لەشیان زۆرە و شەکر و چەوری و خوێ لە لێش و لە خواردنیاندا زۆرە دەرەنجام نەخۆشی شەکرە خۆی لە خۆیدا دەبێتە هۆی ئەوەی کەوافشاری خوێن دروست بکە ئیدی بە هەمان شێوە تووشی زەخت و سوکەریە دەبی هەردووچیان ماکن لە ماکەکانی قەڵەوی بەخۆی لە بنچینەی لە قەڵەویەوە لەدایک بوونە ئیتر ماکەکانی باشانی ئەتوانین تەنها پێوەستی بکەین بە قەڵەویەوە یاخود تەمەن لێرەدا حاڵەتە بۆ ماوەیەکان لێرەدا چۆن ڕۆڵ دەبینن لە دروستبوونی ئەم نەخۆشیانەیە زۆر هۆکار هەیە ئێمە لە زانستی پزیشکی پێیان دەڵێن مۆدیفایبل فاکتەر ئەو هۆکارانێکەوە دەتوانرێت مرۆڤ دەستکاری بکە و چارەسەری بکە کە ئەوانە گرنگە ئێمە باسییان بکەین شتێک بەدەستی خۆمان بیتن تەمەەن ئەو تەمەەن شتێکە و بەدەست کەس نییە و هەموو مرۆڤێک گەورە دەبێت بێگومان لەگەر بەرزبوونەوەی تەمەەن زیادبوونی تەمەەن نەخۆشی شەکرە و فشاری خوێن زیاد دەبێت بەڵام ئەو ڕێی لێ ناگیرێ هۆکاری بۆ ماوەیی بەدەست ئێمە نییە ئەو قەزا و قەدەری خوای گەورەیەکەوە باوانمان فشاری خوێن و زەخت و سوکەریان هەیە و فەخەڵکەچی یەکجار زۆریشی هەیە کەسێکەوە لە باوانی زەخت و سوکەری هەبوو نابێت دەستەوەستان دابنیشێ برێتەوە منیش تووشە بم بەڵام ئەو هۆکارە و فاکتەرانەیەکەوە دەستکاری دەکرێت قەڵەوی سستی جوڵە نەکردن وەرزش نەکردن زۆر خواردنی شەکر و خێ و چەوری جگەرە کێشان خواردنی کوحولیەکان ئەوانە ڕێکخراوی تەندروستی جیهانی زیاتر گرنجیان پێئەدا بۆ ئەوەی ئەو فاکتەرانە لەسەر ڕێگەی مرۆڤایەتی لابە ئەوانە هۆکاری سەرچینە هەزاران نەخۆشمان هەیە هیچ لە باوانیان نییە هیچ کێشیان نەبووە پێشتر لەگەر پەیدابوونی قەڵەوی تووشی زەخت و سوکەریە بووینە دەیان نەخۆشمان هەیە لە تەمەنی زۆر گەورەشە ئێستا وەرزش دەکا لاوازە ژیانێکی تەندروست و ساغ لە تەمەنی 70 ساڵیە و ژیانێکی زۆر ئاسایی دەباتە سەرێ بەڵام بە پێچەوانەشەوە نەخۆشمان هەیە لە تەمەنی 20 ساڵەکانە بەر لە 20 ساڵیشە 17 ساڵە قەڵەوە لاواز نییە وەرزش ناکاتن شەکر و خێ و چەوری زۆر دەخوات جگەرە چێشە کوحول و مادە کوحولیەکان بەکاردێنێ بیپسی و موادی خۆراکە و زەبەخشەکان زۆر بەکاردێنێ خواردنەوە و زەبەخشەکان زۆر بەکاردێنی ڕژەیەکی زۆر شەکر ڕۆژانە بەکاردێنی دەرەنجام تووشی زەخت و سوکەریە دەبێت بۆیە ئەمە زۆر گرینگە باس لەو فاکتەرانە بکەین کەوا بەدەست خۆمانە دەتوانین چارەسەریان بکەین ئەوانەی تر بەدەست ئێمە و ناتوانین چارەسەری باشە کاتە بەگشتی باس لە خۆپارێزیەکان با بکەین خۆپارێزی زۆر گرینگە مرۆڤ ژیانێکی ئاسایی سروشتی بژی شەو زوو بخەوێ بەیانی زوو لە خەو هەربستێ چونکە ڕێکخراوی شەکرەی ئەمریکی ئێستا یەک لەو فاکتەرە گرنگانەی کەوا وەکو پێشگیری لە بۆ نەخۆشی شەکرە دایناوە شەو زوو خەوتنە شەو زوو بخەوێ چونکە هۆرمۆنی میلاتۆنین لە شەوان بە زۆری 3 کاتژمێر بەر لە نیوە شەو دەردەدرێتن لە بەشی غودەیەکی سنۆبەری لە نێو مێشک دەردەدرێ ئەوە هەوڵ دەدا هۆرمۆنەکان کۆنتترۆل بکاتن ئەو هۆرمۆنە ڕێژەیەکی زۆری دێتە نێو پێست چونکە لە نێو خۆیان بڵاو دەبێتەوە هەر تیشکێک تیشتی ڕووناچیەک بەرپێست بکەوێتن لەو کاتە شەو ئەوە هۆرمۆنەکە تێک دەشتێنێ سوودی نابێت جگەر ناتوانێتن بۆ سوود لەو هۆرمۆنە بمێنێ بۆ ئەوەی چاوریەکان ڕێک بخات بەیانی زوو لە خەو هەستان وەرزشکردنی بەیانی زۆر گرنگە مرۆڤ دەبێت بەردەوام ڕۆژانە وەرزشێکی هەبێ جوڵەیەکی هەبێتن چ بە ڕۆیشتنە چ بە هەروەڵەکردنی ڕۆیشتنێکی خێرایە و بەشی سەرەوەی شان و قۆڵ و باسکەکانیشی بجوولینێ وەرزش بەوانیش بە ماسوولکەکان بەکاربێنێتن چونکە ماسوولکە سیفەتی وایە تاوەکو بەکاربێنی بەهێزتر دەبێت ماسوولکەکان و ژێ ماسوولکەکان بەهێزتر دەبێت ڕێژەی باشتر شەکر سەرف دەکاتن هەتاوەکو مرۆڤ پاڵداتەوە کەمتر ماسوولکەی بەکاربێنی ماسوولکەکە پوکە بێتەوە سز دەبێتن لە بەرامبەری چەوریخانەکان لە نێو ماسوولکەکە دروست دەبێت و ماسوولکەکە سیفەت و توانای خۆی لێ دەست دەداتن پێشگیری بەگشتی زۆر گرینگە بە تایبەتی لە بۆ ئەو نەخۆشیانەی کەوا کۆمەڵی ینی پەیوەندیان بە چەوری و شەکرە و فشاری خوێنەوە هەیە کەمکردنەوەی خوێ خواردن زۆر خراپە بەداخەوە ئێمە لە خۆمان توێژی نەماکرێ لە کۆمەڵێک لە وڵاتانەی دەوروبەرمان و لە لێرە لە کوردستانیش بەشێک بوو لەو توێژینەوە کردمان بینیمان ڕێژەی خوێ کە ڕێکخراوی تەندروستی جیهانی بڕیاریداوە مرۆڤێک وەری بگرێتن بریتێ لە 6 گرام ڕۆژانە بەڵام تاچی کورد لێرە لە هەولێر نمونەمان وەرگرت ڕۆژانە نزیکەی 14.6 گرام خوێ وەردەگریتن کەەوە ڕێژەیەکی یەکجار زۆرە 2 ئەوەندە و نیوە لێمە زیاتر هەیە
خەڵکی کازاخستان ڕێژەیەکی زۆر زیاتر خوێ وەردەگری ڕۆژانە نزیکەی 18.7 گرام خوێ وەردەگری بەڵام ئێمەش یەکجار زۆرە تاوەکو بکرێت ڕێژەی خوێ لە خۆراک کەم بکرێتەوە بەرامبەری ئامادەکردنی خۆراک سووتاندنی خۆراک زۆر خراپە کاریگەری نەرێنی دروست دەکاتن زۆر برژاندنی لە نێوڕوون لە نێوچەوری کاریگەری نەرێنی دروست دەکات چونکە ئێمە دوو سیستەمی دژ بە یەکمان هەیە سیستەمی ئۆکسان ئۆکسیدەیشن و سیستەمی دژە ئۆکسان ئۆکسانەکان لە چەوری لە سووتاندن لە برژاندن لە نێوڕۆن لەوانە پەیدا دەبێتن لە خواردنە شیرنەمەنیەکان پەیدا دەبێتن کەەوە دەبێتە هۆی بروزبوونی شەکرە و فشاری خوێن و نەخۆشی دڵ و تێکدانی مولولەکان و تێکشکاندنی نێوپۆشی ڕووی ژوورەوەی مولولەکان لە بەرامبەری دژە ئۆکسانەکان لە خواردراکە سەرچیا سروشتەکان هەیە وەکو سەوزە و میوە بەگشتی بەشی هەرە زۆریان دژە ئۆکسانیان تێدایە میوە مزرەمەنیەکان پرتەقاڵ و ئەو بابەتانە ڕێژەیەکی یەکجار زۆر دژە ئۆکسانیان تێدایە ئەوانە سوودیان زۆرە هەوڵ دەدان کاریگەری نەرێنی چلک و پیسی خۆراکە ئۆکسانەکان کەمتر بکەنەوە بۆ ئەوەی کەوا مرۆڤ تەندروست بژێت و خانەکانی لەبارێکی تەندروستیدا بێتن لە هەمان کاتدا سەوزە و میوە ڕیشاڵی تێدا ڕێژەیەکی زۆر ڕیشاڵی سلیلۆزی تێدایە پێشان زانستی پزیشکی دەیگوت سلیلۆز تەنها لە بۆ کۆڵۆن باشە قەبزی نایری وا دەکاتە مرۆڤ دەرچوونی ئاسان بێتن بەڵام ئێستا بینراوە ڕێژەیەکی زۆر باش لەو فایبەرانە لەو ڕیشاڵانە دەمژرێ دەچێتە ناو جگەر یارمەتی جگەر دەداتن وا دەکاتن ڕێژەی شەکر و چەوری لە نێو جگەر باش تەنزیم کا و ڕێکی بخە مرۆڤ ڕۆژانە خۆراک دەخوا ئەو برە خۆراکەی دەخوا دەبێ هەوڵداتن ڕێژەیەکی زۆر سەوزە و میوەی تێدابی تاواکو ڕشالی تێدابی بۆ ئەوەی وزەی کەمتر کاتەوە چەوری و شەکری تێدا کەمتر بکاتەوە زۆر باشە دکتۆر بە جیاواز لە هەریەکە لە زەخت و هەریەکە لە شەکرا با باس لە گرفتی جەڵدە بکەین من لە سەرەتای پرۆگرامەکەی ئەمەژم بۆ کرد کە ئەمە بەگشتی باس لە جەڵدەی دڵیش دەکەین دکتۆر هەندێک جار باس لەوە دەکرێت کەسانێک لە کاتی خەودا بە کوردی خۆمان دەڵێن لە شیرینەی خەودا جەڵدەی دڵدەی دەدا ئەمە هۆکارەکەی چییە؟ ینی هۆکاری دروستبوونی جەڵدەی دڵ چیە و چی پەیوەندیەکی بە نەخۆشیەکانی شەکرە و زەختەوە هەیە؟ جەڵتای دڵ مولولەی خوێن دەگیرێ چڵک دەیگرێت تەکەلوس دەیکا چەوری لە دیوارەکەی دادەنیشێتن ئەو کەسە ئاگاداری خۆی نییە خۆی کۆنتترۆل ناکات شەکرە و خوێ و چەوری کەم ناکاتەوە بەردەوام فشاری خوێنی هەیە فشاری خوێن وا دەکات ماسوولکەکانی دڵ ئەستور بێتن ئەمە لەلایەک شەکرەی خوێن وا دەکات ئەو مولولانەیەکەوە خوێن لە بۆ ئەو ماسوولکانە دەبن تەسک بێتەوە بگیرێ واتە هەم بۆریەکە گیراوە هەم ژمارەی ماسوولکەکانی زیادی کردووە ئەو بڕە خوێنەی لە بۆی دەچی بەشی ناکەم قەتماغێک پلێکێک چلکەیەک لە نێو مولولە خوێنەکە دروستە بێتن لە کاتی شەو مرۆڤ تەواو خاو بوویتەوە ئەوە برفعل قسەکەت ڕاستە زۆر مەشهورە جەڵتەی دڵ زیاتر هەردوو جەڵتەی مێشتێش لە شەو زیاتر ڕوودەدا چونکە تەواو ماسوولکەکان خاو بووینەوە مولولە خوێنەکان ماسوولکەیان لە دیواری هەیە ئەویش تەواو خاو بوویتەوە بڕێکی زۆر کەم خوێن هاتو چۆ دەکا لێدانی دڵ کەم بوویتەوە وا دەکا خوێنێکی باش لە بۆ دیواری دڵ خۆی نەچێتن واتە ماسوولکەکە هەم لە حەجمی گەورە بووە چونکە بەهۆی فشاری خوێن ئەستور بووە هەڵاوساوە ئەو کەسە فشاری خوێنی هەیە و دەرمانی نەخواردیە ئەو بۆڕیە خوێنەیەکەوە خوێنیشی لە بۆ دەبە ئەوەندە تەسک بوویتەوە ئەوەندە تەسک بوویتەوە خوێنەکەی باشتێ ناپەڕیتن لە کاتی شەو تەواو خاو بوویتەوە مولولەکانی بۆڕی خوێنەکانی کاوە خوێن لە بۆ دڵ دەباتن خاو دەبیتەوە سس دەبێت خوێنی کەمی پێدا دەڕوا لە پڕ لە دیوی ژۆرێ دەتەقێتن خوێن بەربوونێک ڕوودەدا ئەو کاتە پەڕەکانی خوێندێ شوێنەکەت هەوڵدەدا سارێش بکە قەتماغێکی لۆ دروستکە بەڵام تەواو بۆری خوێنەکە دەگری هیچ خوێنێک لە بۆ ئەو بەشەی دڵ ناچێتن کەوا ئەو بۆڕیە خوێنە خوێنی لە بۆ دەبا ماسوولکەی دڵیش بەردەوام لە کاردایە خۆ ئیسراحەت ناکە پێویستی بە ئۆکسجین و خۆراک هەیە تەنها سێ خولەک سێ دقیقەمان لەبەردەستە بۆ ئەوەی کەوا ئەو مولولە خوێنە ببێتەوە خوێن لە بۆ ئەو ماسوولکانی دڵ بێتن ئەگەر نان نۆرەی دڵ جەڵتای دڵ و دادا دەرەنجام دەبێتە هۆی ئەو کەسێکەوە تووشی مایۆکاردیەم فارشن دەبێت ژانێکی زۆر لە پێشەوەی سینگی دەگری دڵە کودەیەکی زۆر دەگری لەوانەیە لەگەڵی برشێتەوە بێتاقەت دەبێت لە پڕ لە خەو بەخەبەر دێتن کاریگەری نەرێنی زۆر لەسەر بەردەوامی ژیانی دروست دەکاتن زۆر گرنگە مرۆڤ ئاگاداری مولولەکانی خوێنی بی بە پاچی ڕای بگرێتن وە قسەی جەنابیشت زۆر ڕاستە زۆرتر لە شەودا ڕوودەداتن بۆیە دەرمانە
خوێن شلکەرەوەکان دژە پەڕەکانی خوێنیش بۆ ئەوە بەکاردێتن بۆ ئەوەی لێ نەگەڕێت قەتماغ لە نێو مولولەکانی خوێن ڕووبدا هەندێک جار دەوترێت کاتێک کەسێک تووشی جەڵدەی دڵ دەبێت تەنها بە یەک جەڵدا تەنها بە یەک جار ڕزگاری نابێت چەند جارێک بەسەر یەکدا ئەم جەڵدە دووبارە دەبێتەوە ئەمە دروستە ینی ئەمە شیکردنەوە زانستیەکەی چییە بۆی هۆکاری دووبارە دروستبوونەوەی ئەم جەڵدایە تەنها لە ماوەیەکی کەمدا چیە و چۆن ڕێگری لە دووبارە دروستبوونەوەی بکرێت لەو ماوەیەدا بەڵێ بەخۆی وەچی گوتم مولولەکانی خوێنی گیراوە و لەشی مرۆڤیش یەک سیستەمە هەموو مولولەکانی خوێنی گیراوە تەنها یەک ئەوە پەیوەست نییە بە یەک بۆری خوێنی کەوا خوێن لە بۆ بەشی بۆ نمونە لای ڕاستی دڵ دەبا ئەی لای چەپی ئەی لای پێشەوە ئەی لای پشتەوە هەمویان گیراوە هەتا تەنانەت ئەو مولولە خوێنانەی کەوا خوێن لە بۆ مێشتیش دەبن بە هەمان شێوە گیراوە ئەو مولولە خوێنانەی خوێن لە بۆ گورتیلەش دەبن بە هەمان شێوە گیراوە بۆیە کەسێکەوە دەمارێکی خوێن لە بۆ دڵ دەگیرێتن ئەوە بێگومان بێ بەشی هەرە زۆری دەمارەکانی دڵی مولولە خوێنەکانی لەشی خۆی چلکن کردووە پێس کردووە شەکر و خێو چەوری لێ نیشتێ و قەتماغی نیشتووە لە بەرەوەی معڕەزە لە مولولەیەکی تریش بە هەمان شێوە هەمان پرۆسس ڕووبداتن خوێنبەربوونی ناوەوە لە نێو مولولە خوێنەکە ڕووبدا قەتماغ دروست بێت جەڵتەی دڵ لە لایەکی تریشەوە دروست بێتن زۆر ڕاستە بالفعل ئەوە ڕوودەدا چۆن هەوڵ دەینکەوە ئەوە ڕوونەدا یان ئەوەندە ماسوولکانەیکەوە لە دڵ ماوە لە ژیاندایە و پەلە قاژەیتی هێشتا تەواو نەبردووە بەهانایوە بچین پێویستە ئەو نەخۆشە لە بەشی بژانەوەی دڵ بخەوێندرێ زۆر بە خێرایی بگەیندرێتە نەخۆشخانە تەواو ئیسراحەت بکە دژەژانی بدرێتێ بەوەی هیچ ئازارێکی نەوێ باشترە تەواو پاڵ بکەوێ بخەوێتن ئەو جا یەکسەر بگوازرێتەوە لە بۆ بەشی قەستەڕەی دڵ و قەستەڕەی لە بۆ بکرێتەوەکو ئەو مولولە خوێنانە کە جیراون بە خێراترین کات بکرێتەوە بۆ ئەوەی ڕێڕەوی خوێن بکرێتەوە و خوێن لە بۆ ماسوولکەکان بچێتن. باشە دکتۆر تۆ لە سەرەتای پرۆگرامەکەەوە زۆر ئاماژت بە کێشی لەش و بە سیستمی خواردن و خەو شێوازی ژیان کرد بەڵام ئەمەوێ بزانم هیچ خواردنێک هەیە هۆکاری سەرەکی دروستبوونی جەڵدەی دڵ بێت؟ هۆکاری سەرەکی تەنها شەکر و خێو چەوریە ئەوانە مەشهورە ناسراوە لە زانستی پزیشکی و هەموو خەڵکێکی زۆر باش دەیزانێتن چونکە چەوریە لە مولولەکانی خوێن دەنیشێتن شەکرە وا دەکا مولولەکانی خوێن سست بێ و ئازاری پێبگاتن و بریندار بێتن و خوێشە وا دەکاتن کە ئافشاری خوێن بەرز بێتەوە ماسوولکەکان عەجمیان گەورە بێتن لە بەرامبەریدا ڕێژەی کالیسیۆم کاتێکەوە بەرز دەبێتەوە لە نێو خوێن تەکەلوس دەکا و لە مولولەکانی خوێن دەنیشێت پێچەوانەی کالیسیۆم زانایانی پزیشکی ئوسترالی بینیویتان کاتێکەوە مەگنیسیۆمێکی چالاک لە نێو خوێندا هەیە وا دەکە ئەو چەوریە نەنیشیتن بۆیە زانایانی ئوسترالی زۆر گرنگی بەوە دەدەنکەوە مەگنیسیۆم لە خوێنی مرۆڤی ئاسایی زیاد بێتن بەڵام مەگنیسیۆمێکی سروشتی طبیعی نەک بە حەبوو بە دەرمان بیخواتن مەگنیسیۆمی سروشتی لە کۆمەڵی خۆراکدا هەیە بۆ نمونە لە فستەقدا هەیە لە میوەی کیویدا هەیە لە جەرجیر و لەو سەوزاواتانەدا هەیە ئەوانە خەڵک وەربگری بۆ ئەوەیکەوە و نەکاتن تەکەلوس بکە هەر لە عەرەبیش پێی دەرێن تەکەلوس بە ئینگلیزی پێی دەڵێن کالسیفیکیشن کە ئەوە لە دیواری دڵ ڕوودەداتن هۆکاری خۆراکی مباشەڕی شەکر و خێو چەوریە چەوری بە پلەی یەکەم لەگەڵی کالیسیۆم دەنیشێتن پلێک دروست دەکە ئەو پلێکە هەر پێی دەوترێت تەکەلوس کالسیفیکیشن واتە کالیسیۆم و چەوریە یەکی گرتێ و دیواری مولولەکانی خوێنی گرتێ و جەڵتەی دڵی لێ دروست دەبێتن. زۆر سپاس بۆ دکتۆر هەڵگۆرد فەتحوڵڵا پسپۆری هەناوی و دڵ دکتۆر زۆر سپاس بۆی ڕاستە خۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ تەواوی زانیارەکانت. زۆر سپاس.